ئەم کاتتان باش بەڕێزان هەفەیڤینی ئەمجارەی کوردستان 24 لە لەندەنەوە دەبێت لەگەڵ کەسایەتیەک نەعەرەبی کە عێراقیە بگوترێت بەرژەوەندی لەگەڵ کووردا هەیە و نە ڕۆژاواییەکیشە بگوترێت هاوسۆزە لەگەڵ کورد بەڵکو لەگەڵ کەسایەتیەکە بابەتیانە هاوکێشەکان شی دەکاتەوە و ماوەی 40 ساڵە شارەزایی لە بواری استراتیژیەتدا هەیە و خاوەنی 22 کتێبە لە بوارە جیاوازەکاندا ئەویش بیرمەندی قەتەری دکتۆر جاسم سوڵتانە لەم هەفەیڤینەدا باز لە بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە دەکەین دکتۆر ئەم کاتت باش و زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانی دکتۆر دەمەوێت سەرەتا لە بەڕێستان بپرسم گرنگی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و جوگرافی و ئابووریەوە چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. إقليم كردستان أنا أسميه قلب القلب. بناوي خواي گەورە و میهرەبان سپاس بۆ خوددا هەرێمی کوردستان من ناوی دەنێم دڵی دڵ چونکە دەکەوێتە ناوچەی نێوان دوو ڕووبار و ناوچەکانی دەوروبەری من باسی عێراق و سووریا و فەلەستین و ئوردن دەکەم ئەو ناوچەیە زیندووە لە جیهان و وەک ئەو دڵەوایە کە هەموو هێزە جیهانیەکان تێیدا بەرێک دەکەون بەواتای ئەوەی کە ئێمە دەریای سپی ناوڕاستمان هەیە و لە ڕێگەیەوە هێزە ڕۆژاوایەکان ڕویان لە ناوچەکە کردووە هەروەها بەرزاییەکانی تورکیاشمان هەیە کە بەردەوام خەڵک لێەوە بەرە ئەو ناوچەیە هاتوونەتە خوارەوە هەروەها لە بەرزاییەکانی ئێرانیشەوە هێزەکان ڕویان لە ناوچەکە کردووە وەک چۆن لە دوورگەی عەرەبیشەوە بە هەمان شێوە هێزەکان لێەوە دەهاتنە ناوچەکە کەواتە ناوچەکە وەک حەوزێکی گەورە وایە ئەگەر بە قوڵی سێری ئەم ناوچە جوگرافیە بکەین کە مەبەستم هەرێمی کوردستان دەبینن کە هەرێم دڵی ئەم ناوچەیە بە واتایەی هەموو ئەو ناوچانەی هێزەکان ڕویان تێکردووە ئەو شوێنەی دەکەوێتە ناوەڕاستیانەوە هەرێمی کوردستانە وەک هێڵی بەیەکەوە بەستنی نێوان ئێران تورکیا عێراق سووریایە و پێم وابێ ئەرمینیاش وایە واتە لە ڕووی جوگرافیەوە مەبەستم ئەم ناوچە هەستیارەی جیهان بەردەوام چەقی ململانێ و بەرێککەوتنەکانی نێوان ئەو هێزە جیاوازانە بووە واتە لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستان نەوتی هەبووە هەروەها بەهۆی هاوسەنگی کەش و هەواکەی و بوونی ئاو لەو ناوچەیە هەستیاری دەڤەرەکە بۆتە سەبەتەیەکی خۆراک هەروەها ئەو دەرفەتەی بەهۆی شێوازی چڕی دانیشتوانەکەی هەیەی بۆتە ناوچەیەکی لەبار بۆ بەرەوپێشچوونێکی نایاب لەو ناوچەی جیهان کەواتە لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستان دەتوانێت ڕۆڵێکی زۆر گرنگ و هەستیار لە نێوان ئەم وڵاتە ناسەقامگیرانە ببینێت کە ئەوانیش ئێرانە تورکیایە سووریا و عێراقە لەبەرەوە بە لێکدانەوەکانی من ئەگەر سیاسەتەکانی هەرێمی کوردستان بە گونجاوی دابڕێژن و بە گوێرەی ئەو توانایی کە هەن ئەوە هەرێمی کوردستان دەتوانێت هاوشێوەی ئەو سویسرایە بێت کە لە ئەوروپایە بەڵام نەک تەنها سەبەتەی دراو بەڵکو سەبەتەی خۆراک سەبەتەی ئاسایش و ئارامی واتە دەتوانین بڵین سەبەتەی پەیوەندی نێوان ئەو هێزە ناکۆکانەی کە هەن لە ناوچەکە ئەمە ئەگەر هات و پرۆسەکە بە شێوەیەکی حەکیمانە بەڕێوە بچێت کەواتە ئەمە هەلێکی زۆر گەورەیە لە بەردەم هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتیژا فشارێکی مێژووی بۆ هەرێمی کوردستان دروست کردو لەلایەن ئەم هێزانەوە باستان لە گرنگی هەرێمی کوردستان کرد بۆ چوونی ئێوە چییە لەبارەی ئەو هەنگاوە استراتیژیانەی کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کاریان لەسەر بکات أعتقد أن مؤخرا أو منذ سنوات قريبة پێم وابێت بەم دوایانە یان چەند ساڵێکی کەم پێش ئێستا حکوومەتی هەرێم پەیوەندی بە بانکی نێودەوڵەتیەوە کرد بۆەوەی یارمەتی بدات و چەند پلانێکیان بۆ دابڕێژێت ئەو پلانەی کە دانرابوو زۆر باش بوو ئەو بیرۆکە سەرەکیی کە هەبوو هەرێمی کوردستان سەرباری کارکردن لە بواری مرۆیی و مافی مرۆڤ دەتوانێت کەشێکی لە باریش بڕەخسێنێت بۆ کۆکردنەوە و ڕاکێشانی ئەو هێز و توانە مرۆیانەی هەن جگە لەمە دەتوانێت کار لەسەر ڕوبەر و دەرفەتە دیاریکراوەکان بکات بۆ نمونە ئابووری لە کوردستان و گەشەکردنەکەی فاکتەرێکی زۆر گرنگە چۆن وا بکرێت کەرتی تایبەت ببێتە فاکتەرێکی بەهێزکردنی هەرێم لە کاتێکدا زۆربەی بودجەی هەرێم بۆ موچەی فەرمانبەرانی حکوومەت دەڕوات بەڵام کەرتی تایبەت لەو ئاستە پێویستەدا نییە لێرەدا
دەرفەتدان بە کەرتی تایبەت بۆ گەشەکردن و بنیادنانی وڵاتکارێکی زۆر گرنگ دەبێت تەنانەت بۆ پێشخستنی تاک. بابەتی سێیەم کە پێشنیازیان کرد کە زۆر گرنگە ئەوی ژێرخانە. هەرێمی کوردستان پێویستی بە ژێرخانێکی بەهێز هەیە و ئەمەش دەبێت زیرەکانە پلانی بۆ دابڕێژرێت. بۆی هەرێم بەمە تایبەتمەندتر بێت لە ناوچەکەدا لەلایەنی ژێرخانە. و بابەتی چوارەم کە زۆر گرنگە و یەکێکە لەو بابەتانەی کە بانکی نێودەوڵەتی داوای کردووە ئەویش لێهاتووی ئەدای حکوومەتە. بەو مانایە حکوومەتی هەرێم چۆن دەچێتە نێو ڕکابەری نێودەوڵەتی لە ڕێگەی بە دیجیتالکردن و ڕۆڵی گرنگی لە کورتکردنەوە و خێرە تەواوکردنی مامەڵەکان و کەمکردنەوەی خەرجیەکان و چالاکردنی ئەو کارمەندانەی کە هەن و بەرزکردنەوەی تواناکانیان. چونکە هەرێم و ئەو ناوچانەی ئێمە تێیدان ئەگەر پرۆژەکان دوا بکەون ئەوە خەرجەکانیان زیاتر دەبن. ئەگەر ئەدایان خراپ بێت ئەوە پرۆژەکان زیانیان زۆر دەبێت. ئەم پلانە کە پەیوەستدارە بە توانای ئەدای حکوومەت و توانای مرۆیی و ژێرخان و ئەو بنەما گەورانەی کە گەشەپێدانی پێدەکرێت گرنگن. ئەو بەرنامەیە کە لەلایەن بانکی نێودەوڵەتیەوە پێشکەش کرابوو نایابە بۆ پێشخستنی ئەم بوارانە و چۆن دەکرێت کەرتی تایبەت بتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێت لە پرۆسەی پێشخستنی هەرێمی کوردستان. چونکە کەرتی تایبەت دەتوانێت سەرمایە لە دەرەوە بهێنێتە ناو هەرێمی کوردستان. بەم جۆرە هەرێم گەشەپێدانی سەرمایەی بەرزی دەبێت و پێشکەوتنی گەورە بەخۆیەوە دەبینێت. چونکە هەرێمی کوردستان هەموو فاکتەرە بەهێزەکانی هەن بۆەوەی چیتر تەنیا پشت بە نەوت نەبەستێت. چونکە نەوت ڕۆڵێکی لاوەکی دەبێنێت لە پارەدارکردنی ئەم پرۆژە سەرەکیانە کە داهاتووی هەرێمی کوردستان بنیاد نەنێن. وەکو کوشت و کاڵ و ئەو کەرتە خزمەتگوزاریی کە لە هەرێم هەیە توانای مرۆیی لە هەرێم بەرز بکاتەوە بە شێوەیەک کە تاکەکانی هەرێمی کوردستان ببنە خاوەنی باشترین توانا لە هەموو ناوچەکە. ئەمە هەموو ئەو خەونانن کە دەکرێت ببنە ڕاستی وڵاتانی دیکەش کردویانە و هەرێمی کوردستان هیچی کەمتر نییە لەوان بەوەی ئەنجامیان بدات. بە بۆچوونی من ئەم نەخشە ڕێگا گەورەیە و سەرەکیی بانکی نێودەوڵەتی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان. ئایا ئەزمموی وڵاتانی کەندا و لە هەرێمی کوردستان سەرکەوتوو دەبێت؟ ئێمە پێویستە دیاری بکەین کە ئایا مەبەستمان ئەو گەشە سەنە ئابوووریەیە کە لە وڵاتانی کەندا هەیە؟ بەڵێ بەو مانایە کە ئەو وڵاتانێکن پشتیان بە یەک سەرچاوە بەستووە پشت بە نەوتیان غاز دەبەستن و داهاتەکەی بۆ ژێرخان و پەروەردە و کەرتەکانی دیکە خەرج دەکەن. بەمەش گەشە پێدانێکی ئابووری ڕووکەش دروستووە. بە بۆچوونی من جیاوازی سەرەکی نێوان هەرێم و وڵاتانی کەندا و تەنها ئەوەیە کە هەرێمی کوردستان دەسەڵاتی ڕاستەوخۆی بەسەر سامانەکانی خۆیەوە نییە. هەرێم بە عێراقەوە بەستراوەتەوە و پێم وابێت بەردەوام کێشەی سەرەکی هەرێم ئەوە بووە کاچی لە بەغداوە بەدەست دەکات. ئەمە نایەڵێت هەرێم پلاندانانێکی سربەخۆی هەبێت یاخود بەو شێوەیەی کە خۆی دەیەوێت مامەڵە بە سامانەکەی خۆیەوە بکات. هەرێم محکومە بەم هاوکێشەیە لە پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی ناوەندی. ئەمە جیاوازیەکی گرنگ و سەرەکیە کە وڵاتانی کەندا و دەسەڵاتیان بەسەر داهاتەکانی خۆیانەوە هەیە. بەڵام هەرێمی کوردستان دەسەڵاتی بەسەر داهاتەکانی خۆیەوە نییە بەڵکو داهاتەکانی بە شوێن و لایەنی دیکە و بەستراونەتەوە بڕیاری هاتنی داهاتیش لە بەغداوە لە دەستی خۆی دانیە. تەنانەت جوڵەی دەرەوەش لە دەستی خۆی دانیە و پێویستە پەیوەندی بە وڵاتانی دەوروبەری خۆیەوە بەستێت. بەڕای ئێوە باشترین سیستەمی سیاسی بۆ هەرێمی کوردستان چییە؟ أنا أعتقد إقليم كردستان عنده فرصة تاريخية بوجود قيادة مثل البرزاني من پێم وایە هەرێمی کوردستان لە بەردەم هەلێکی مێژوویدایە بە هەبوونی سەرکردەیەکی وەکو سەرۆک بارزانی چونکە ئەو نوێنەرایەتی مێژووی پێشکەوتنی سیاسی لە ناوچەکەدا دەکات. ئەو دەتوانێت ڕێگە خۆشکەر بێت و بەو بەهرانەی خوای گەورە پێبەخشیون بۆەوەی ڕێگە خۆشکەر بێت بۆ دانانی سیستەمێکی سیاسی. بەڵام دەکرێت وەکو ئەو سیستەمە سیاسیە دیموکراسی نەبێت کە لە وڵاتانی ڕۆژاوادا هەیە و لەسەر بنەمای ڕکابەریە. بەڵام دەکرێت نزیک بێت لەو شێوازە سیستەمە سیاسی کە لە سنگاپورە هەیە بۆ بەڕێوەبردننی وڵات لە ڕێگەی حوکەمە. بەو مانایی هەموو شتێک لە ژێر یاساوە بێت. دەستا و دەستکردنی دەسەڵات بە شێوەیەک ڕێک بخرێت کە ڕکابەریەکی فەوزەوی لە نێوان حیزبەکان دروست نەبێت. بەو مانایی قوارەیەک دروست بێت هەمومان بەیەکەوە خزمەتی هەرێم بکەین. نمونەی سنگاپورە نمونەیەکی نایابە و نمونەیەکی تاو دیموکراسی نییە بەڵام دیکتاتۆریش نییە بەڵکو سیستمێکە
هێشتویەتی سنگافورە هەموو وزەی خۆی کۆبکاتەوە کار بکات پێم وابێت ئەمە نمونەیەکی نایابە بۆ کوردستان. أعتقد هذا نموذج ممتاز بالنسبة لكردستان. دکتۆر پێتان وایە هەرێمی کوردستان لەم قۆناغەدا پێویستی بە کەسایەتێکی کارزمی هەیە؟ ئەگەر وەڵامەکە بەڵێ بێت شیاوترین کەس بۆ ڕێبەرایەتیکردنی ئەم قۆناغا کێیە؟ پێم وابێت هەموو ئاماژەکان ئێستا ئاماژە بە بەڕێز سەرۆک مەسعود بارزانی دەکەن وەک کەسایەتیەکی مێژوویی کاریزمی کە خاوەن شارەزایی و متمانەی نێودەوڵەتی و پەیوەندی ناوخۆییە. هەروەها بارزانی خاوەن شارەزایی جۆرا و جۆرە و بە هەوراز و نشێوی خودی خەونی کوردیدا تێپەڕێەوە. بارزانی نوێنەرێکی ڕازگۆی خەونی کوردانە. من پێم وایە هەلێکی مێژوویە بۆ هەبوونی سەرکردایەتیەکی لەم جۆرە لەم ساتە مێژوویەدا بۆەوەی زەمینە سازی بکات بۆ کوردستانی داهاتوو تاوەکو ئەم خەونە بەردەوام بێت و ئەم ناوچەیە گەشە بکات. دکتۆر في الآونة الأخيرة دکتۆر بەم دواییانە دەبینین پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتە مەرکەزیەکانی بەغدا ئاڵۆزە. بە بۆچوونی ئێوە هۆکاری ئەم ئاڵۆزیانە چی؟ پێم وابێت لای کەس شاراوە نییە دوای هاتنی ئەمریکا بۆ عێراق و ئەو گۆڕانکاریە سیاسیانەی کە ڕوویاندا جێی داخە بگوترێت حکوومەتی عێراق خاوەن سربەخۆیی تەواوی خۆی نییە. ئەو کاریگەریانەی کە هەن و بوونی ئێران زۆر بەهێزە لە گۆڕەپانەکەدا ئەمە لای خەڵک شاراوە نییە. پێم وابێت سەرکردەکانی عێراقیش ئەم بابەتە لایەن ئاشکرایە و نایشارنەوە. نابێت میلیشیا لەناو دەوڵەتدا هەبن و چەکیان بەدەستەوە بێت. لە بنەمادا دەبێت چەک تەنها لای دەوڵەت بێت. لێرەدا چەک بەسەر میلیشیا جۆرا و جۆرەکاندا دابش کراوە. ئازادکردنی دڵی عێراق بە ڕێککەوتنی عێراقیەکان لەسەر حکوومەتێکی نیشتیمانی و پرۆژەیەکی نیشتیمانی پێویستی بە کارێکی زۆر گەورە هەیە. چونکە ئەگەر وای دابنێن هەرێم بشکاتە ڕێککەوتن لەگەڵ ئەو سەرکردایەتی کە لە بەغدا هەیە مەرج نییە ئەو سەرکردایەتی بتوانێت ئەو بەڵێنانەی کە ئیمزای کردوون جێبەجێیان بکات. پێم وابێت زۆربەی ئەو جیاوازی و ناکۆکیانەی کە ڕوو دەدەن ئەنجامی ئەو فشار و ناسەقامگیریە سیاسیانەیە کە لە نێو حکوومەتی ناوەندیدا هەن. كيف يجب هەرێمی کوردستان پێویستە چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی ناوەندیدا بکات؟ أعتقد أنه پێم وابێت یەکەم بابەتی سەرەکی ئامادەبوونی کووردە لە ناوەند. ئەمە شتێکی بنەڕەتیە. کشانەوە لە ناوەند ناخزمەتی دۆزی عێراقی و ناخزمەتی دۆزی کورد دەکات. بابەتی دووەم پەیوەندی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەو هێزانەی کە هەن لە عێراق هەندێک هێزی نیشتیمانی هەن گەشە دەکەن و دەیانەوێت سربەخۆ بن و سەر بە ئێران نەبن. بە شێوێک لە شێوەکان ئەمە تا ڕادەیەک ئەستەمە چونکە ئێران وڵاتێکی ئیقلیمی بەهێزە لە ناوچەکەدا و خاوەن هەژمونە بەڵام هەندێک لە سربەخۆی زۆر گرنگە بۆەوەی ناوەند بتوانێت بە ئەرکەکانی هەڵبستێت. بەم چەندە هەرێم دەتوانێت بە ئامادەبوونی خۆی لە دڵی بەغدا ئەم پەیوەندی ئەستراتیژیانە لەگەڵ سوننەکان و ئەو هێزە نیشتیمانیە شیعانەی کە هەن و هێزەکانی سەر بە ئاینەکانی دیکە دروست بکات. بەم شێوەیە هێزێکی نیشتیمانی دروست ببێت کە بڕوای بە عێراقێک هەبێت بۆ عێراقیەکان و کار بۆ ڕزگاربوون لە هەموو ئەو پاشکۆیەتیە بکات. دكتور لنتحدث قليلا عن دکتۆر با تۆزێک باسی پەیوەندی نێوان کورد و عەرەب بکەیت. پێویستە ئەو پەیوەندیە چۆن بێت؟ يجب أن تكون هذه العلاقة. هذا سؤال مهم. أنا أعتقد أنه بالنسبة للعرب معظمهم لا يعرفون الكرد. ئەم پرسیارە گرنگە. پێم وابێت سەبارەت بە عەرەب زۆربەیان نازانن کە کورد جیاوازن لە عێراق. زۆربەیان وا دەزانن کە کورد بەشێکن لە عێراق بە تایبەتی کاتێک ئەو کوردانەی کە بە عەرەبی قسە دەکەن هەمان ئاکار و بۆچوون و سیمایان هەیە. بۆیە عەرەبەکان وا دەزانن ئەمانە پێکهاتەیەکی عێراقین ئەمە بەشی سەرەکیە. باشە ئێستا بڵێن چۆن کورد وەک خۆیان بناسین وەک ناسنامەیەک لەناو ئەو ناسنامانەی کە لە عێراقدا هەن. هەوڵێکی گەورە لەناو خۆی هەرێم نییە بۆ ناساندنی کوردستان. من دەربارەی مێژووی کوردستان دەخوێنمەوە. زۆر سەیرە خەڵکانێک هەن زانیاریان لەبارەی کوردەوە نییە. بۆ نمونە زۆر خەڵک نازان کە لە نێو هاوڵانی پێغەمبەردا درودی خوای لەسەر بێت دەبینن هاوڵێکی شکۆدار و کوڕەکەیشی کورد بووە و
باوکەکە کە هاوڵ بووە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت گێڕاوەتەوە و بە هەمان شێوە کوڕەکەیشی خەڵک نازان ئەو ڕۆڵە گەورەی کوردەکان لە مێژووی ئیسلامدا بینیویانە بۆ نمونە کەم خەڵک هەن بزانن ئیبن خەلەکان کورد بووە نازان خاوەن گرنگترین کتێب لە بواری مێژوودا کە ئیبن کەثیرە دەری کردووە کورد بووە ئەم بابەتە گەورانە کە پەیوەستن بە زانین و ڕۆشنبیریەوە هەموو کەسێک نایزانێت یاخود ئەو ڕۆڵە سەربازیە گەورانەی کە کورد لە مێژووی ئیسلامدا بینیویانە لا يعرف به في هذه الأجواء. الأدوار العسكرية الكبرى اللي لعبوها الأكراد في التاريخ الإسلامي. بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن ئەم زانیاریانە دەگەن بە شەقامی عەرەبی. أنا أعتقد الجهد الإعلامي اللي مطلوب من پێم وایە هەوڵی میدیایی پێویست ئەوەیە کاتێک دەتەوێت خۆت بە جیهان بناسێنی زۆر ئامرازت هەن بەکاریان بهێنی بۆ نمونە ئەمڕۆ قەتەر وڵاتێکی بچووکە چۆن خۆی بە جیهان ناساندووە هەستا بە دەستپێشخەری و ئەو دەستپێشخەری کرد و میواندارەتی کردنی جامی جیهانی لە خۆگرت بۆەوەی جیهان بیناسێت پێم وایە لە کاتێکی دیاریکراودا هەرێمی کوردستان خۆی دەبینێتەوە کە پێویستە خەڵک لە دەرەوە بە شێوەیەکی جیاواز ببینێت هەڵسێت بە ڕێخستنی ڕیکلامی میدیایی پێویست چونکە ئەمە پێویستی بە هەوڵدان و بیرۆکە و پلاندانان هەیە چۆن وێنە ڕاستیەکەی هەرێم دەگاتە خەڵک دەکرێت ئەمە بەشێک بێت لە ئامانجی ڕیکلامکردنی گەشتیاری بۆ ناوچەکە ڕاکێشانی سەرنجی سەرمایەداران بۆ ناوچەکە هێشتا دەرفەت ماوە بۆ جێبەجێکردنی ئەم پرۆسەیە بۆەوەی وێنەکەی هەرێم وەکو خۆی بگاتە خەڵک و جیهان بە تایبەتی لە ناوچەی عەرەبی و بە تایبەتی تر وڵاتانی کەندا و دوورگەی عەرەبی والجزيرة العربية. دکتۆر ئایا دامەزراندنی دەوڵەتی کوردستان دەبێتە هۆی هەڕەشە بۆ سەر وڵاتانی دراوسێ و بە تایبەتی وڵاتانی عەرەبی؟ أنا أعتقد المشكلة ليست مع الدول العربية تحديدا لأن الدول العربية أضعف من أن تقاوم. پێم وابێ کێشەکە لەگەڵ وڵاتانی عەرەبی نییە بە دیاریکراوی لەبەرەوەی وڵاتانی عەرەبی لاواسترن لەوەی بتوانن ڕێگری لە دامەزراندنی دەوڵەتی کوردستان بکەن ئەو هێزە گەورانەی لە کوردستان بەریەککەوتنیان هەبووە تورکیا و ئێرانن دابشکردنی ئەم ناوچەی لە نێوان ئەم دوو هێزە بووە عێراق وەکو وڵات هەر خۆی درەنگ دروست بووە واتە ئامادەبوونی لە گۆڕەپانەکە درەنگ بووە ئەو هێزە مێژویانەی لە ناوچەکەدا ململانەی یەکتریان دەکرد ئەم هێزە سەرەکیە گەورانە بوون لەبەر ئەمە ئەم هێزانە وای دەبینن دروستبوونی دەوڵەتی کوردی دەبێتە مەترسی بۆ سەر یەکێتی خاکەکەیان ئێمە دەزانین یەکەمین کۆمار یاخود دەوڵەتی کوردی لە مەهاباد لە ئێران دروست بوو زۆربەی جار ئەوانەی کە ڕێگر بوون لە بەردەم خەونی کورد و ئەو دوو لایەنە بوون کە لە ناوچەکەدا هەن ئێمە دەزانین ناوچەکە لە چوار نەتەوەی گەورە پێکاتون نەتەوەی تورک ئێرانی عەرەب و کورد ئەوان چوار نەتەوەی گەورن لە ناوچەکە بەڵام ڕووداوەکانی جیهان ڕێگەیان بە کورد نەدا بۆ پێکهێنانی دەوڵەتی خۆی لە ماوەی دوای جەنگی جیهانی یەکەم لەگەڵ لاوازبوونی دەوڵەتی عوسمانی هیوا بە کوردرا بۆ دروستبوونی دەوڵەت بەڵام لە پەیماننامەی لۆزان دەستیان لێ بەردا ئەم بابەتانە هەمویان وایان کردووە ئێران و تورکیا بە هەڕەشە بۆ سەر خۆیان ببینن لەبەرەوە ئەم دوو دەوڵەتە چاویان لەسەر لاوازبوونی هەرێمە بۆەوەی قەوارەیەکی سیاسی بەهێزی کوردی دانەمەزرێنرێت و بەشێک لە خاکەکەیان لێوەرنەگیرێتەوە لأن في سابقة في الموضوع عند الأتراك تخوف أيضا من هذا الموضوع وهم كل هذه المناطق تحرص أن يكون الإقليم ضعيفا حتى لا ينشأ فيه كيان سياسي قد يستلب منهم جزء من الأراضي اللي موجودة. أشرت إلى أن ئاماژەت بەوە کرد تورکیا و ئێران دروستبوونی دەوڵەتی کوردستان وەک هەڕەشەیەک لەسەر خۆیان دەبینن ئایا ئەم دیدگایە واقعیە و کورد چۆن مامەڵەی لەگەڵدا بکات؟ أنا في تقديري التجربة الكردية طويلة خذلان الغرب لهم بمعاهدة لوزان وعدم إعطاء الكرد الأراضي اللي موجودة توالت عملية
پێم وا بێت کورد ئەزمموی درێژخایەنی هەیە. بێهیواکردنی کورد لەلایەن ڕۆژئاواوە لە پەیمان نامەی لۆزان و پێنەدانی خاکەکەیان بۆ چەندین جار لە دوای یەک بێهیواکردنی کورد بەردەوام بوو. باجێکی قورسیاندا و لە کۆتاییدا هیچیان بەدەست نەهێنا. ئەم پرۆسەیە وانەیەکی مێژوویی گەورەیە. باشە تۆ وەکو هەرێمێکی خنکا و تۆ دەزانی عێراق خۆشی هەر هەرێمێکی خنکا و هۆکاری داگیرکردنی کوێیت لەلایەن عێراقەوە دۆزینەوەی دەواازەیەکی ئاوی بوو، ململانێ لەگەڵ ئێران دەواازەیەکی ئاوی بوو، شەتول عەرەب بەس نییە بۆ وڵاتێکی وەکو عێراق بەوەی بە خەونەکانی بگات. ئەیچی بە هەرێمی کوردستان دەڵێ کە دەرچەیەکی ئاوی دەرەکی نییە و دەورە دراوە بە وڵاتانێک کە ترسیان لێ هەیە، ئەوانیش سووریا، ئێران، تورکیا، عێراق کە وەکو دەوڵەت دواتر دروست بووە. پرسیاری زۆر گەورە ئەوەیە ئەگەر زانیاریە واقعیەکان بە بەردەوام سەلمان دەبێتیان خەونی دەوڵەتی سربەخۆ خەونێکی بەدی نەهێنراوە، ئەویش بەهۆی ئەو ئامانجا بابەتیانەی لە واقعدا هەن، هەروەها واقعی نێودەوڵەتی و واقعی ئیقلیمیش ڕێگەی نەداوە. هەرێمی کوردستان خاوەن توانایە، خاوەن توانایی مرۆییە، خاوەنی دەرفەتی ئابووریە لە کوشت و کاڵدا و خاوەنی دەرفەتی ئابووریە لە گەشەپێداندا. بەهۆی ئەو نەوتەی کە هەیەی هەرێم پێویستی بە هاوکێشەیەکی نوێ هەیە بۆی لەم چوارچێوەیەدا خۆی ببینێتەوە، چۆن هەرێم بە ئۆتۆنۆمیەکەی خۆیەوە یان بە فراوانکردنی ئۆتۆنۆمیەکەی خۆی ببێتە نمونەیەک بۆ گەشەپێدان و پێشکەوتن لە ناوچەکە کە جیاواز بێت لەو ئەزمونانەی لە دەوروبەری خۆی هەن. ئەگەر توانیوە بەرهێنان لەو بوارانەدا بکات کە هەیەی بە جۆرێک ئەو وڵاتانە و ئەو هێزانەی دەوروبەر هەرێمی کوردستان نەک وەکو هەڕەشێک لەسەر خۆیان ببینن، بەڵکو وەکو بەهایەکی زیاتر ببینن، بەڵکو بتوان پارەی خۆیان وەگەڕ بخەن و ببێتە خاڵی پەیوەندیکردن و بە یەکبەستنی ئەم هێزانە و بتوانن سوود لە کشت و کاڵ لەم ناوچەیە ببینن. بە جۆرێک بابەتی گەشەکردنی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هەموو هێزەکان و ناوچەکە بێت. هەروەها عێراق ناوچەیەکی ناسەقامگیرە و پێویستی بە ناوچەیەکی ئارام هەیە. ئێستا هەرێمی کوردستان ڕۆڵی سەقامگیری لە ناوچەکەدا دەگێڕێت. ئەوەی لە عێراق و بارودۆخە سەختەکەی ڕادەکات ڕوو لە هەرێمی کوردستان دەکات. کەواتە ئەگەر هەرێم توانی ڕۆڵی خۆی بناسێنێت و پلانێک بۆ ڕۆڵە نوێیەکەی خۆی دابڕێژێت و پەیوەندیەکانی لەسەر ئەم بنەمایە بنیاد بنێت لە ڕێگەی ئەو شارەزاییە مێژوویە کەڵەکەبووی کە هەیەی بە تایبەتی بەهابوونی بەڕێز بارزانی و ئەو شارەزاییە بەرفراوانەی کە هەیەی و پێشتر لەگەڵ باوکی بۆ لە خانەوادەیەکی خەبات گێڕی کۆن و لەگەڵ حیزبی پارتی دیموکراتی کوردستان پێم وابێت جارێکی دیکە ئەگەر بە دیدگایەکی استراتیژیانە سەیری دیمەنەکە بکەین بە جۆرێک جارێکی دیکە بابەتەکان ڕێک بخاتەوە، هەرچەندە ئەم بابەتە ئاسان نییە بۆ قایلکردنی ئەو هێزانە کە هەرێمی کوردستان هەرێمێکی کراوە و بەهێز بێت و هاوکار بێت بۆ هەمویان، بەڵام ئەستەمیش نییە. طبعا الموضوع ليس سهلا يعني في إقناع هذه القوى أن يكون الإقليم فعلا منفتحا وقويا ومعينا للجميع، لكن ليس أمرا مستحيلا. دکتۆر زانیاریتان لەبارەی کەسایەتیەکانی کورد بە درێژای مێژوو هەیە و ئایا هیچ پەیوەندیەکتان لەگەڵ ئەکادیمیەکان و ڕۆشنبیرانی کوردیش هەیە؟ يعني أنا لما أحاول أتذكر الأسماء الكبيرة جدا يخطر في بالي شخصية مثل ابن الأثير. یعنی من کاتێک هەڵدەدەم ناوی گەورەکان بەبیر خۆم بهێنمەوە کەسایەتی وەکو ئیبن الئەثیر دێتەوە یادم کە خاوەنی پەرتووکی ئەلکامیلە لە بواری مێژوودا، یان ئیبن خەلەکانم دێتەوە یاد کە خاوەنی فیات الئەعیانە، بەڵام کەسایەتیەک هەیە من شانازی دەکەم، پەیوەندیم لەگەڵیدا هەیە، ئەویش برای بەڕێز و بیرمەند و نووسەر میدی پێداویە. هەر ئەو منی ئاشنا کرد بە زۆرێک لەو بابەتانی پێوەستن بە کوردستانەوە، وای کرد گرنگی بە مێژووی کوردستان و بارودۆخەکەی و هەموو شتێک دەربارەی کوردستان بدەم. پێم وایە بە هەبوونی ئەم جۆرە ڕۆشنبیرانە ئەوانەی کە پەیوەندیان لەگەڵ ئەو کەسایەتیانە هەیە کە گرنگی بە بارودۆخی کۆمەڵایەتی ناوچەکە دەدەن گرنگە. هەبوونی ئەم جۆرە ڕۆشنبیرانە کە دەتوانن پرد لە نێوان خۆیان ئەوانی دیکە دروست بکەن دەرفەتێکی گەورەیە. من ئەم دەرفەتەم بۆ ڕەخسا کە ئاشنا بم بە زۆرێک لەو بابەتانەی پەیوەستن بە کوردستان لە ڕێگەی برای خۆم کاک میدی پێداوی. هیوادارم ئەم هەوڵە لە دوا ڕۆژدا ڕێکخراو بێت لەبەرەوەی بە شێوەیەکی بەرفراوان خزمەتی خاکی کوردستانی پێ بکەن و خەڵک بە کوردستان و دۆزی کورد ئاشنا بکەن و بە شێوەیەکی بەرفراوان بە ناوچەکە بیان بەستنەوە. يستطيعون أن يبنوا علاقات شبكة علاقات خارجية تخدم كردستان
في المستقبل بشكل كبير جدا، وتعرف الناس بها وبقضاياها وتربطهم بالمنطقة بشكل كبير جدا. زۆر سپاس دکتۆر بۆ ئەم چاوپێکەوتنە، زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵمان بووی. زۆر سپاس کە بینەرمان بوون، هەر شاد بن.